والله خوي بشانازیه و ئێمە کە زیمان هۆنیەوە بەڵام با زانیارەکەت ڕاستکەمەوە من لە بەرەوەی کەسێکم ڕۆژانە کارەکەم هەر پێشتریش هەر قژمە بەست و بڵێن پرچمە کرد بەڵام ئێستا جێگەی شانازیە کە هەمیشە کەزی بکەین بۆ پشتیوانیکردن لە ژنان و کچان و خەڵکی ڕۆژاوا و هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ ئێمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵین کە پرۆژەی زانیاری نامەی پارێزگای هەڵەبجە ڕاگەیاندرا لێرەوە سوپاسی یەکبەیەکی ئەو کەسایەتی و ئەو مامۆستایانی کە دەستیان هەبووە و ئەو هاوڵاتیانە و ئەو قەڵەم بەدەستانە و هەموو کەسێکە دەستی هەبووە لە پەروەردەکردن و پێگەیاندنی ئەم زانیاری نامەیە وەکو لە وتارەکەشمانە باسمان کرد ئەمە لەدایکبوونی پرۆژەکەیە واتە پرۆژەکە باسی ڕابردووە کامێژوو و باسی ئێستا و لە ئایندەشا بەردەوامە بێ واتە ئەمە کۆتایی نییە دەستپێکی پرۆژەکەیە سوپاسی ڕێکخراوی خاڵەکەین وەزانکۆی هەڵەبجە ئەەکەین و سەرجەم کەسایەتیەکان کە دەستیانە بووە لە کۆکردنەوەی زانیاریەکان بەبێ بەرامبەر و لەسەروی هەمووشیانەوە سوپاسی سەرمایهداری نیشتیمانی کاک شێخ عەلی شێعزەدین و کاک شێخ تایارەکەین ئەو بنەماڵەیە بەڕاستی کاری زۆر جوانیان کردووە بەڵامەوە ئێستا کارێکی معریفی بۆ پارێزگای هەڵەبجە پێم وایە زۆر پرۆژەیەکی نەوعی ئەبێ بۆ پارێزگای هەڵەبجە و ئێمەژ کویداری پارێزگای هەڵەبجە بە هەموو شێوەیە هاوکار و پشتیوانە بین بۆی زانیاریەکان ئەگەر کەم و کوڕی هەبێ پڕ بکرێتەوە و لە ڕێگەی وێبسایتەکە وەکو ئاماژەیان پێ لە پانێڵەکە ئەتوانن داغڵ بکرێ زۆر دڵخۆشین وەکو پارێزگای هەڵەبجە و شایستەی خەڵکی هەڵەبجە و مێژوو کولتور و فەرهەنگ و معریفەی هەڵەبجەیە. پیرۆزبایەکی گەرمیش لە بەڕێز دەکەم ئێوە پێم وایە بە خانەوادەی پەیامنێر و کامێرەمان و زۆر ئێستا دڵم خۆشە کە تۆ پەیامنێریت و لە پشتی کامێرەکەوە کەسێکی خانەوادەکەت هاوکاریتەکە بەڵاستی جێ دەستخۆشیە.